ناحێ ڕزگاری سەربە قەزای کەلار گەورەترین ناحەیە لە هەرێمی کوردستان لە ڕووی ڕووبەر و ژمارەی دانیشتوانەوە کە نزیکەی 700,000 کەسە، بەڵام لە کاتی جێبەجێکردن و دابینکردنی بوجە بۆ پرۆژەکان وەک ناحەیەکی 5 بۆ 6,000 کەسی تەماشا دەکرێت. سەرۆکی شارەوانی ناحەیەکە هۆکاری ئەمە بۆ سیستەمی مەرکەزی دەگەڕێنێتەوە. کێشەی ئێمە لەوەتانێک کە ئەو ئالێتەی کردانراوە بۆ میکانیزمە ئەم داهاتە بە ئاسان ئێمە ناتوانین تەسەڕفی پێ بکەین یاخود خەرجیکەین بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی ناوشار. بۆ هۆکارەی کەوا ئەو دەسەڵاتانە کە شۆڕەکرێتەوە بۆ خوارەوە کەمە. هێشتا کە دەسەڵات شۆڕەکرێتەوە بۆ بەڕێوەبەرە گشتەکانی ئێمە بە فیلتەردا ئەبەزێ کە ئەڵێ تۆ دەسەڵاتی بۆ نمونە 80 ملیۆنت هەیە بۆ جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری لە سنووری شارەوانیەکەت بە مەرجێک لەسەر داهاتی خۆت بێ. دیسان کە دەرخستەکان پێشکەشەکەین و داوای ڕزامەندیەکەین دیسان ئەبێ بڕاتەوە بۆ وزارەتی شارەوانی، دیسان بڕێتەوە بۆ وزارەت، لە وزارەت دیسان ڕزامەندی وەربگیرێ. ئەمە بۆ ڕای من شۆڕکردنەوەی دەسەڵات نییە. تۆ ئەبێ کە دەسەڵات هاتە خوارەوە لە خودی گەرمیانە ئەم دەسەڵاتانە جێبەجێ بکرێ کە تۆ دیسان گەڕایتەوە بۆ هەولێر و بۆ وزارەتی شارەوانی کات تەخیرە بێ جێبەجێکردنی ئەم هینانە و زۆر کات گرفتمانش بۆ دروستە بێ لەم کارە. لە ساڵی 2014ەوە هیچ بڕەپارەیەک بۆ پرۆژەکانی ناحێ ڕزگاری دابین نەکراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە، بەڵام بەڕێوەبەری ناحیەکە پێی وایە پێشتر جۆرێک لە سیستەمی لامەرکەزی جێبەجێ کراوە بە شێوەیەک ساڵانە بەڕێوەبەری یەکەیداریەکان پرۆژەی پێشنیارکراوی خۆیان بەرز دەکردەوە و دواتر بەشێکیان پەسەند دەکران، بەڵام ماوەی 6 ساڵە ئەوەش بە تەواوی پشتگوێ خراوە. دەسەڵاتی لامەرکەزی سوودێکی زۆری هەیە بۆ هاوڵاتی وهروەها لە ڕوویەکی تریش و ڕۆتین کەم دەکاتەوە. جگە لە کەمکردنەوەی ڕۆتین خزمەتگوزاریەکی زۆر باش دەبەخشێتە هاوڵاتیان و ئێمە دەتوانین بە شێوەیەکی گشتی خزمەتی هەموو چین و توێژەکانی گشتی بکەین. کە من دێمە باسی لامەرکەزیات دیارە بێگومان پێش ساڵی 2014 هەموو فەرمانگەکان بە شێوەیەکی لامەرکەزی دەسەڵاتی خۆیان هەبوو ئەیانتوانی بەرنامە و پرۆژەکانی خۆیان و هەروەها بەرنامەیەکی ستراتیجی بۆ ماوەی 4 ساڵ بێ خود بۆ ماوەی 6 ساڵ بێت پێشکەشی پارێزگار و ئەنجومەنی پارێزگار بکرایە، لەوە بودجەیەکی تایبەت هات بە ناوی پرۆژەی بژانەوەی پارێزگاکان، لەگەڵەوەی بودجەیەکی تریشە بوو کە بودجەی وەزارەتەکان بوو، لەگەڵەوەشە بودجەیەکی تریشە بوو کە پرۆژەی پترۆدۆلار بوو. بەما هەموو سێکتەرەکان دیاری دەکرا. دیارە بێگومان لە دوای ساڵی 2014ەوە ئێستا ئێمە ناتوانین بەرنامە و استراتیجی درێژمەودا بۆ ناحیەکان یاخود بۆ شوێنەکانماندا بنین. ناحێ ڕزگاری لە 11,000 خێزان پێکاتووە و نزیکەی 73 گوندی لەسرە. لە ساڵی 1970ەوە وەک کۆمەڵگایەکی زۆرە ملێ لەلایەن بەعسەوە دروست کرا. لەو کاتەوە تا ئێستا بەردەوام لە فراوانبووندایە، بەڵام ئەم فراوانبوون و گەورەبوونەی نەکراوەتە پێوەەر بۆ ئەوەی بە چاوی جیاواز تەماشا بکرێت لە ڕووی خزمەتگوزاریەوە. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، ناحێ ڕزگاری.